بینەرانی بەڕێز دووبارە سڵام مامەسەیان زۆر سپاس بۆ بەڕێزت بۆ ئامادەبوونت لە بەرنامی باسوخواست. سواز بۆ بەڕێست و هەروەها بۆ ستافەکەت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين سيدنا وقائدنا محمد صلوات الله وسلامه عليه أجمعين إلى يوم الدين. دیارە ئەم باسە باسێکی گرنگە لە ژیانی هەموو لایەکماندا. زۆر سپاس مامەسا، زۆر باسی زوڵم و زۆرمان بیستووە، زۆر باسی زوڵم و ستەمان بیستووە. کوردیش وەکو میلەتی یادەوەری زۆرە لەگەڵ زوڵم و زۆردا. بەڕێستان سەبارەت بەمە چی دەڵێن؟ دیارە بە درێژایی مێژوو میلەتی کوردی مسلمانی ئێمە زوڵم و ستەمی لێکراوە بە هەموو جۆرێک و لەلایەن زۆرترین خەڵکەوە، بە تایبەتی لەلایەن دەسەڵاتدارە یەک لە دوای یەکەکانی عێراقەوە هەر لە سەرەتای سەدەی با بڵین 21ەوە لە ساڵی 1920 کە دەوڵەتی عێراق دادەمەزرێ بەبێ ئەوەی کەوا هیچ پرسوڕایەک بە مەسەلەی کورد بکرێ هەر لەو ساتەوە هەم ئەو دەسەڵاتانی کەوا هاتوونەتە سەر حکم چەسادنەوە و زوڵم و ستەمیان بەکاری ناو بەرامبەر بە میلەتی کوردی مسلمان و هەروەها هەموو هۆکارێکیان گرتووەتە بەر بۆ ئەوەی کەوا ئەم میلەتە بە شادومانی بەخۆشی لە ناو خاک و لە زێدی خۆیدا نەژی. بۆیە مەسئلەی ئێمە لە ڕاستیدا هەمیشە کاتێکەوە بەرەو بەهار دەڕۆین، بەرەو مانگی ئازار دەڕۆین، میلەتی کورد لەسەر ئاسی تاک، لەسەر ئاسی خێزان و کۆمەلگا، لەسەر ئاسی تەنانەت سیاسیەکانیشمان بیری ئەو نەهامەتیانەمان دەکەوێتەوانێت کە لە مێژووی ڕابردوودا بەسەرمان هاتووەتەوە لەلایەن دەسەڵاتداری عێراقەوە، بە تایبەتی ئاخر دەسەڵاتدار لە عێراقە کە بریت و لە سەدام و هەروە حیزبی بەعسی فاشی لەو سەردەمەدا کە الحەمدولله دوجار بە کۆتایی سڵتەنەت و دەسەڵات و قووەت و هێز و عەرشی خۆی هات لەسەر دەستی شۆڕژگەران و هەروەها خەڵکی جەماوەری کوردستانە کە لە بەهاری ساڵی 1991 یەکەم چەخماقی ڕاپەڕین لە دەڤەری ڕاپیڕین سەری هەڵدا بۆ ئەوەی کەوا ئەم زوڵم و ستەمە ئیتر هەتا کۆتایی لەسەر ئەم میلەتە نەمێنێت و هەروەها ئەم میلەتە بە ئاسوودەیی لە زێدی با و باپیری خۆیدا بژی. بۆیە من لێرەوە پێم خۆشە پێش ئەوەی کەوا بچینە سەر پرسیارەکان پیرۆزبایی ساڵیادی 26 ساڵی ڕاپەڕین لەگەلی کوردی مسلمان بکەم، هیوادارم کە ئینشاءڵڵا ساڵ لە دوای ساڵ ئێمە کاتێکەوە مێژوەکانی ڕاپەڕین دێن و بیری خۆمان بتوانین لە ڕووی ژیان و هەروەها لە ڕووی پێداویستیەکانی خۆشمانەوە بەڕاستی لایەکی باشتر و هەنگاوێکی باشتر بە ژیانی خۆمان بدەین. مامەسا هەمیشە وەکۆڵێ ستەمکار و ستەم لێکراو کە وەکۆڵێ دوو بەرامبەرکەی یەکترن هەردووکیان هەر خۆیان بە ستەم لێکراوەزان ئەو کەسەی کە ستەمەکە کاوەکۆڵێ موبەڕیر و بیانوویەکی هەیە بۆ ستەمەکەی و ئەو کەسەش کە ستەمی لێکراو هەمیشە خۆیەوە دیارە بخۆی بە ستەم لێکراوەزان. ئێمە چۆن ستەم بناسینەوە یان خەسڵەت و تایبەتمەندی و ناسێنەرەوەکانی ستەم کامانن؟ لە ڕاستیە مەسەلەی ستەم لە پێناسا بریتە لە وەضع الشەیء فی غەیری محەلی، ئەگەر بگەڕێنەوە بۆ پێناسەکە واتە دانانی شتێکە لە شوێنی خۆی دانەبێت. لێرەوە دەگەینە ئەو دەرەنجامی کەوا بە درێژایی ژیانی مرۆڤەکان بە درێژایی مێژوو کاتێک خوێنەوەمان بۆ گەلەکان دەبێت. هەمیشە سیراع و ململانێ لە نێوانی حەق و باتیلدا بووە، لە نێوانی ڕاست و ناڕاستە بووە، لە نێوانی زاڵمان و ستەمکاران و هەروەها ستەم لێکراوان و مەظلومیندا هەبووە. بۆیە ئێمە لێرەوە کاتێک کە دەبینین کاروبارەکان بە ڕێکپێکی ناڕوە، هەنگاوەکان بە ڕێکپێکی ناڕوە لەسەر ئاسی بەتایبەتی دەسەڵاتداران و مەسئولین و هەروەها کاربەدەستانی وڵاتان بەگشتی هەتاوەکو وڵاتی خۆشمان بەتایبەتی تر کاتێکەوە وەک پێویست مافی ئەو خەڵکە نادرێ، کاری ئەو خەڵکە بەڕێ ناکرێ، هەنگاو لەگەڵ ئەو خەڵکە بە جوانی نانەدێ، بێگومان ئێمە لێرەوە دەزانین کەوا ستەمێک هەیە. بۆیە ناسینەوەی ستەمکاران ئاسانە، چکە ستەمکاران و هەروەها زاڵمان کاتێکەوە دەوری خۆیان نابینن، ڕۆڵی خۆیان نابینن و ناتوانن ئەو واجب و ئەرکەیکەوە لەسەر شانیانە کە پێویستە بینوێن بەرامبەر بە ڕەعیەتەکەیان، بەرامبەر بە گەلەکەیان لێرەوە دەزانی کە خەڵکێک هەیە پێ دەوتێ ستەمکار. کاتێکیش کەوا مافی هاوڵاتیان پێشێل دەکرێت، مافی دانیشتوان پێشێل دەکرێت، مافی خەڵکی پێشێل دەکرێت، دەزانین کە لێرەوە خەڵکانێکن کەوا ستەم لێکراون و هەروەها مافیان پێشێل کراون. بەڵێ مامۆستا جەنابەت ئاماژەت بەوە کرد کە بۆ منە ئەمڕۆ 26 ساڵیادی ڕاپەڕینە. هەمیشە بۆ منە ستەمکارەکان لەلایەن کۆمەڵێ وەکو کورد دەڵێ زاڵم زەواڵ بۆت پیا دەبێ لەلایەن کۆمەڵی خەڵکەوە دەڕوخێنرێن، بەڵام سەیرەکەی دوایی هەر ئەم کەسانی کە ستەمەکان ڕوخاندووە خۆیان دەبنەوە بە ستەمکار. بۆ منە باشترین نمونەشمان هاتنی ئەمریکایە بۆ عێراق. ئایا بۆچی مرۆڤەکان پند لە ستەمکاری ئەوانی پێش خۆیان وەرناگرن و هەر خۆشیان هەمان ستەمەکە دووبارە ئەکەنەوە؟ ئێمە وەکو مرۆڤ پاشان وەکو مسلمان کە خۆی پەروەردگار دروستی کردوین لە نێرومەیەک دروستی کردوین بۆ ئەوە دروستین کەوا ژیانی پێکەوە ژیانمان هەبێت، بۆ ئەوەی کەوا تەعاروفی یەکتری ناسینمان هەبێت، بۆ ئەوەی کەوا لەسەر ئاسی گەلان پێکەوە بتوانین بژی لەم سەرزەویدا کە خۆی پەروەردگار پێبەخشیوین، نەک بۆ ئەوەی کەوا شەڕ و کوشتار و زوڵم و ستەم و هەروەها خراپەکاری بەرامبەر بە یەکترین بکەین. بۆیە کاتێکەوە سەیری ئەم بابەتە دەکەین، ئەم بابەتە بابەتێکی زۆر ترسناکە، بابەتێکی زۆر هەستیارە. مەسئلەی زوڵم و ستەم لە قورئانی پیرۆزدا زیاد لە 283 جار
خوای پەروەردگار ئاماژەی پێکردووە وهروها خوای پەروەردگار باسی کردووە و پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم لە حەدیثێکی قودسیە کە ئیمامی مسلم بۆمان دەگەڕێتەوانێ باسی ئەوە دەکات کە خوای پەروەردگار فەرمێتی یا عیبادی ئینی حرمت الظلم على نفسي فلا تظالموا وجعلته بينكم محرما فلا تظالموا أي بندكان من ظلم مستم لسر خۆم حرام کردووە ئێوەش لەسەر ئێوەشم حرام کردووە کە بێتن ئێوە زوڵم مستەم نەکەن یعنی پێش ئەوەی کەوا خوای پەروەردگار زوڵم مستەم لە بەندەکانی قەدەغە بکا کە لە نێوانی یەکتینە ئەنجامی نەدەن خوای پەروەردگار زوڵم مستەمی خۆی لە بەندەکانی لە بەندەکە لە خۆی بڕوا نابینێ وهروها خوای پەروەردگار زوڵم مستەم لە هیچ کەسێک ناکات بەڵام کاتێک دەبینی زاڵمان مستەمکاران کاتێک کە زوڵم مستەمیان کردووە بێگومان ڕنگدانەوە دروستە بێ خەڵکی لێیان ڕادەپەڕن بەرامبەریان دەوەستنەوانێ چونکە مافی ئازادیان دەبێت بێ مافی خۆشییانیان دەبێت بێ ئالم کاتەدا کەوا بەم شێوەیە زاڵم مستەمکار وەکو یەک دێنە مەیدانەکەەوە بەروە هەندێک خەڵکی زاڵم مستەمکار ماوەیەک چۆن دەڵوەکو هەورێکی ڕەشپەڵەیەکی ڕەش باڵ ئەکێشن بەسەر ژیانی و خەڵکەدا بەسەر بیستی و خەڵکەدا بەسەر ئازادی و خەڵکەدا بەڵام دواتر ئەبێ ئەویان لە بەرچاو بێ ڕۆژێ لە ڕۆژان ئەو خەڵکە کە لیان ڕادەپەڕێ بێگومان لایەن دەبا دوجار ئەگەر هات و هاوێنەی ئەمە دووبارە بووانێ خەڵکانێک زوڵم مستەمیان دەست پێ کردوانێ لە قەومەکە خۆیان لە زمانی خۆیان لە نەژاتی خۆیان لە خەڵکی خۆیان بێگومان ئەمەشە تاوەکو سەر بۆ ئەوان ناچێ وەروە ئەوەی کە جناب ئاماژەت پێکرد مەسەلەی ئەمریکا وەروەها مەسەلەی غەرب زیاتر پرسیارەکە ئەو بابەتەیە دەبێ بزانێکین غەرب و هەروە هاوپەیمانەکانی کاتێکەوە دەسەڵاتدارانی بەتایبەتی وڵاتانی ئیسلامی ئەوان تەشبێنە بێ وەکو کلێنسێک بەکاریان دێنن بەکاریانن بۆ ئەوەی کەوا پیس و چەپەڵەکانی خۆیان پێپاکەنەوانێ و هەچ کاتێکیش کاتیان نەبا مەسلحەت و بەرژەوەندیان لە دەستچوو مەسلحەت و بەرژەوەندیەکەیان نەما پیان ئەو کاتە فڕیان نەدەنە زبڵدانی مێژووانێ و هەروە هیچ لایەکێ نێناکەنەوە بەڵێ مامەسا ئەم مانگە بۆ میلەتی کورد بە معنای کەلیمە بە فیعلی مانگێکی پڕ لە ئازار و پڕ لە ستەمە کە بەرامبەر بە میلەتەکەمان کراوە هەر دەسەڵاتێک هاتووە بەشی خۆی یان ماوەیەکی زۆر میلەتی کوردی چەساندەوەتەوە بۆ چەساندنەوەشمان پاساوی هێناوەتەوە ئایا ئێمە وەکو میلەتی کورد هەندە مستحقی ئەوەین کە ئەم هەموو ستەم و نادادیە بەرامبەرمان بکرێ و دەسەڵاتدارەکان یا ستەمکارەکانیش پاساو بۆ ستەمەکەیان بهێننەوە بيقومان خواي پروردگار لسورة الحجرات فيما دفرم يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم خواي پروردگار كإيمي لنيروميك دروس كدو وهروها كدويني بشنقلو هوزو تيريك وملتي كرد مسلماني وكو باقي ملتاني تر أقل لكاتك شندها دولتي عربي إسلامي وهو بخاوني كيانو وهروها صر بخويو دولتو إشوكاري خويان بن ملتي كرد لمننا ونددا وكو ملتي كوادروس كرابي خواي پروردگارا حق ما في خويتي لوي كوا خاوني كياني خوي بخاوني سر بخوي خوي بخاوني سلطه و دسەڵاتی خوي به هەروەها خاوني ئیرادەی خۆی بێت بۆیە لە هەر شوێنێکدا لە ڕاستیان زوڵم مستەم هەبوو لەو شوێنەدا خراپەکاری بەرپا دەبێت بە هەر شێوازێک بێت هەروەکو ئیبن تەیمیە دەفەرمێ جەماع الحەسەنات العەدل کۆکەرەوەی هەموو شتە باشەکان دادپەروەریە بەڵام وجەماع السەیئات الظلم کۆکەرەوەی هەموو خراپەکان لە ڕاستیدا بریتێ لە چی بریتێ لە زوڵم مستەم بۆیە ئێمە وەکو میلەتی کورد کە میلەتێکین خوای پەروەردگار ئەو مافی پێداوین هیچ کەسێ ئەو مافی پێ نەبەخشیون ئەو مافی پێداوین کە لە وڵاتی خۆمان لە زێدی خۆمان لە کیانی خۆمان بژین بە سەربەرزی وەروها بژین بە ئازادی و هیچ کەسێ زوڵم مستەمان لێ نەکە بەڵێ مامۆستا ئەی هۆکار چییە؟ ینی بۆ منە ئێستا سەیری وڵاتێکی وەکو بەریتانیاکەی زیاد لە نەتەوە چل ڕەنگی جیاواز چل زمانی جیاواز بە یەکەوە کۆبوونەتەوە ئەژین و ستەمیش لە یەکتر ناکەن بەڵام بۆچی ئەمە لە وڵاتێکی وەکو عێراقا سێ پێکهاتین کورد و شیعە و عەرەب یان کورد و شیعە و سونە بۆچی ئەم هەموو ستەمە بەرامبەر بە یەکێ هەر سێکیشمان بۆ منە بانگەشەی دینداری و موسڵمانەتی خۆمانەکەین لە ڕاستیدا هۆکارەکانی ستەمکردن زۆرن یعنی هەندێکی لە ڕابردووە کە ڕوویداوە هەندێکشی کە ئێستا ماوەتەوانێ و هەروەها مەسئلەی پێکەوە ژیانی نەتەوەی پێکەوە ژیانی مەزهەبی پێکەوە ژیانی ئاینی پێکەوە ژیانی ئینسانی ئێمە پێش هەموو شتێکەوە بیرکەینەوانێ لە ڕاستیدا دەبێت پێکەوە ژیانی ئینسانیمان هەبێت دواتر مەسئلەی پێکەوە ژیانی مەزهەبی پێکەوە ژیانی ئاینی ئەوە لە فەرمانێکی خوای پەروەردگارە کە ئێمە وەکو موسڵمان لە چوارچێوەی دینە لە چوارچێوەی ئیسلامەتیمان لە چوارچێوەی ئەوەی کەوا خوای پەروەردگار داوامان لێ دەکا کەوا ئەهلی عەدل بین و هەروە ئەهلی دادگەری بین زوڵم مستەم نەکەین ئەگەر ئێمە بەڕاستی لە مەفهومە قورئانیەکان تێگەشتین ئەگەر ئێمە بەڕاستی لە مەفهومی شەریعەت تێگەشتین ئەگەر هاتو ئێمە لە ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تێگەشتین هەستمان بەوە کرد کە من ئینسانم و تۆش ئینسانی من خوای پەروەردگار مافی پێداوم تۆش خوای گەورە مافی پێداویت ئەو کاتە ئێمە بەریەککەوتنمان کەمتر دەبێت ئەو کاتە ئێمە زوڵم مستەممان کەمتر دەبێت ئەو کاتە ئێمە پەنا بۆ مەسئلەی زوڵم مستەم نابێ بۆیە هۆکارەکانی زوڵم مستەم
چ ئەوەی کەوا دەسەڵاتدارەکان بیکەن یا چ ئەوەی کەوا کۆمەڵی خەڵکی تر بیکە بە ناوی مەسئلەی ئاینەوە یاوەکو بە ناوی مەسئلەیەکی مەذهبیەوە یاوەکو بە ناوی مەسئلەیەکی نەتەوایەتیەوە لە ڕاستیدا ئەم بیرە بیرێکی مەردوودە و هەروە شتێکە کە خوای پەروەردگار پێی ڕازی نییە هۆکارەکان ئەگەرێتەوە بۆ چەند شتێکێکی لەوانە کاتێ دەسەڵاتداران خەڵکی هەست بە نوقسانی دەکە هەست بە زوعف و لاوازی دەکە دەیەوێت ئەم نوقسانی خۆی دەیەوێت ئەم لاوازی خۆی پڕ بکاتەوانێ بۆیە بۆ ئەمە پەنا بۆچی دەبا پەنا بۆ مەسئلەی زوڵم و ستەم دەبات یاوەکو یەکێک لە هۆکارەکان ئەوەتانێک کە زۆر کەس کاتێکە زوڵم و ستەم دەکات بۆ پارێزگاریکردن لەسەر سوڵتە و دەسەڵاتی خۆی یعنی دەیەوێت ئەم سوڵتە و دەسەڵاتی کەوا هەیە تەمان خۆشەویستنی ڕیئاسەت و کورسی و هەروەها سوڵتە و دەسەڵات لە خراپترین نەخۆشیەکە کەوا ئەگەر لە لای ئینسان هەبێت چونکە لە ڕاستیدا ئەم مەسئلەیە ئەگەر هاتوو لە کەسێکا دروست بوو بیری لەوە کردوانی کە پارێزگاری لە سوڵتەکەی بکات لە دەسەڵاتەکەی بکات لە کورسەکەی بکات لە منسەبەکەی بکات هەوڵ ئەدا بە چەندەها وەسیلە بە چەندەها هۆکار لە کوشتن لە چەوسانەوە لە دەربەدەریکردن لە بێبێشکردنی لە مافەکانی خۆیان پارێزگاری لە سوڵتە و دەسەڵاتەکەی خۆی بکات کە ئەمە لە ڕاستیدا ئەگەر ئێمە زۆر وردیکەینەوانێ دەبێ ئەو جۆرە سوڵتە و دەسەڵاتانە بیر لەوە بکەنەوانێ ئیدامەدان بە کورسی و بە دەسەڵاتی خۆیان بە زوڵم و بەستەم خۆیان ناچێتە سەر چونکە ئەم زوڵم مستەمی کە ئەمان دەیکەن قۆناغێکی هەیە و ئەو قۆناغە تەواو دەبێ بەڵکو ئەوەی کەوا بۆیان بچێتە سەر و سوڵتە و دەسەڵاتەکان بەردەوام بێ بە عەدالەتە چونکە سوڵتە و دەسەڵات ئەگەر کوفر و بێباوەڕەشی لەگەڵدا بێ هەر بەردەوام دەبێت بەڵام هەچ کاتێ زوڵم مستەمی تێکە بوو بێگومان نامێنێتەوانێ بۆیە ئێمە ئەگەر لە عێراقا بە تایبەتی لە کاتێکا کە ئێمە خاوەنی پەیامێکین کە ئیسلامە خاوەنی پەیامێکین کە ڕێبازەکەی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم ئەگەر سەردەمی خلافەتی ئیسلامی سیر بکەین دواتر مەسابڕێن مسلمانان خەڵکی لە عێراقا بە کورد و بە عەرەب و بە هەموو کەمە نەتەوایەتەکانەوە ژیاون بەڵام دواتر هەندێک هۆکار هاتۆتە ئاراوە بەشە سەرەکیەکەی ئەگەڕێتە بۆ ئەوەی کەوا دەسەڵاتداران هەمیشە ڕۆڵیان هەبووە لە پەرتەوازەکردنی نەتەوەکان بۆ ئەوەی کەوا هەندێکیان بچەوسێنەوانێ هەندێکیان حاکم بن و هەندێکیان محکوم بن بەڵام میلەتی کوردی ئێمە هەتا قۆناغێک سەرڕای ئەو هەموو شۆڕش و هەوڵ و ماندووبوونەی کە لە پێناوی ڕزگاریبوونی خۆی دایدا ئەو قۆناغش کۆتایی هاتو ئەو بوو جەماوەری کوردستان و هەروەها سیاسەم لە دەرانی کوردستان دوجار ئەو بڕیاری لێکەوتەوانی لە ساڵی 1990 کە ڕاپەڕینی سەرتاسەری لە کوردستان سەهەڵ بدات و هەروە ئەو زوڵم مستەمە نەمێنێت بەڵێ مامۆستا لەگەڵ هاتنی پەیامی پیرۆزی ئیسلام کورد وەکو یەکێک لە میلەتە زیندوەکانی ئەم ناوچەیە ئامێزی بۆ ئەم پەیامە بەڕێزە ئەم پەیامی ڕەحمەتە کردوتەوە و چۆتە نێو بازنەی ئیسلامەوە میلەتێکە تەواوی خۆشەویستی و ڕێز و محیبەتی بۆ ئیسلام دەربڕیوە ینی تەنانەت دەتوانین لە خۆشەویستی پێغەمبەری خوا و سەحابەیە زۆر لە پێشی عەرەب و فارس و تورکیشەوەیە بەڵام بەشێک لەو ستەم و نادادی و زۆرداریانەی کە لەلایەن ڕژێمی بەغداوە بەرامبەر بە میلەتی کورد کراوە شەرعێتێکی ئاینی بۆ دۆزراوەتەوە یان کۆمەڵێ دروشمی ئاینی بۆ هێرشەکانی سەدام بەرامبەر بە میلەتی کورد داتاشراون وەونە وەکو ئەنفال و ناوی سوپاکانیان بە ناوی ئەو سوپایانەوە دەناکە وەختی خۆی لە قادسی ئەو شوێنانە ئەکرا ئایا ئێمە وەکو گەلێکی مسلمان وەکو گەلی کورد ئایا مستحقی ئەمەین کە بۆ من هەر ئاینەکەی خۆمان کە لە ئامێزمان گرتووە لە دژمانی بەکار بهێننەوە وەکوڵێ ئێمە بچینە بەرەی ئەبوو جەهلەوە ئەمان بچینە بەرەی سعدی کوڕی ئەبی وەقاسەوە ئێمە وەکو میلەتی کوردی مسلمان ئەگەر بیرکەینەوانێ و هەروە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو میلەتی کورد بە اختیار و بە هەڵبژاردەی خۆی ئیسلامی وەرگرتووە ئەو مەفهومەوە چەمکەی کەوا دەوتێک وایە میلەتی کورد بە زۆر مسلمان بووە بە زەبری چەک بە زەبری شمشێر بە زەبری زۆرداری لە ڕاستیدا ئەوە وانە بەڵگەشمان بۆ ئەمە ئەوەتانی ئەگەر شتێک لە نێو میلەتێکە لە نێو گەلێکە لە نێو خەڵکێکدا بە زۆر بسەپێنرێت دواتر ئاساری ئەو زۆرداریە نامێنێت بەڵام کاتێک کە ئێمە سەیری ئەم پەیامی خوای پەروەردگار دەکەین کە پەیامی ئیسلامە کاتێکەوە فتوحاتی ئیسلامی لە ساڵی حەڤەی کۆچیا دەست پێ دەکات ئەو کاتە میلەتی کورد خاوەنی سوڵتە و دەسەڵات و کیانێکی خۆی نەبووە هەتا وەکو مسلمانان بێن شەڕی پێ بفرۆشن و هەروەها بە زۆر مسلمانی کەن بەڵکو دەسەڵات و سەڵتەنەتی ساسانیەکان گەشتووەتە خواری و ناوەڕاستی عێراق لەوێ بووە وە کاتێکیشکەوە سوپای ئیسلام ڕوو دەکاتی عێراق و تەواوی شوێنەکانی تر بۆ ئەوەیە کەوا پەیامی ئیسلامەتەکەی خۆی بگەیەنێت بەڵام کاتێکەوە
میلەتی کورد مسلمان ئەبێ بە تۆبزینیە بەڵکو بە اختیاری خۆیەتی باوەش بۆ ئیسلام دەکاتڕوانێ بۆیە من هەندێک شوێن گەڕاوم لە ڕاستیدا نابینم میلەتێکی تر وەکو میلەتی کورد ئیسلامی لە ئامێز گرت بێ ئیسلامی لە باوەش گرت بێ خۆشەویستی بۆ ئیسلامەکەی و هەروەها بۆ مەسئلەی دینەکەی هەبێت ئەم میلەتی کوردە زۆر پابەندە بە مەسئلەی دینەکەیەوە دەبینی گەنجەکانمان زیاتر وەکو بڵێ ڕوو لە دین دەکەن لە نێو ئافرەتانە لە نێو پیرەکانە مامۆسایانی ئاینی سەداها خەڵکی خوێنەوار بە هەزارهاش بگرە لەناو ئەم میلەتەدا هەڵکەوتووە کە دوجار لە ڕاستیە خەڵکێکی تر لە ناوتەوەکانی تر بوونەتە قوتابی و شاگردی ئەم بۆیە ئەوەی کەوە بە پاساوی مەسئلەی کوردایەتی ئێمە دەچەوسێننەوانێ بێبەشمان دەکەن لە ڕاستیدا ئەمە مەفهومێکی غەڵەتە ئێمە و ئیسلام لە ڕاستیدا دوو دیوی ئاوێزانی یەکترینی یعنی خۆمان بەجیا نازانین لە ئیسلامەکەمان و ئیسلامی میلەتی کورد بەجیا نابینێ لە خۆی بۆیە میلەتی کورد کاتێک ئیسلامی وەرگرتووە زانیوێتی ئەمە ئاینێکە بە ئەمەر ژیانی دێ ئەمە ئاینێکە لێرەوە دەتوانێت خی پەروەردگاری پێ بناسیێنێتەوانێ کاتێکەوە خەڵکێکی تر دەیەوێت بە ناوی ئاینەوە ئێمە ئەنفال بکە زوڵم مستەممان لێ بکە مافەکانمان لێ داگیر بکات و هەروەها نەوەکانمان بکوژێ لە مافە سەرەتایەکانی خۆمان بێ بەشمان بکە دەبێ بزانێکین ئەوە دەگەڕێتەوانێ بۆ ئەوەی کەوە هەر کەسێ بیکە کائینەن من کان ئەو کەسە لە ئیسلام تێنەگەشتووە لە دین تێنەگەشتووە حقیقەتی ئیسلام بەرجەستە ناکە بۆیە دەسەڵاتدارانی عێراق لە ڕاستیدا لە ڕابردوودا بۆ شەرعیەتدان بەکارەکەی خۆیان دەهاتن ئەو پرۆسانی کەوە سەرکوتکردنیان پێ ئەنجام دەدا لە پرۆسی ئەنفال لە پرۆسی کیمیاوی لە حتا لە معسکرات و لە بازگە سەربازەکانی خۆیان هاتن چیان دەکرد دەهاتن بەرگێکی ئیسلامەتی و دینیان دەکرد بە بەردا ناوی سەحابە و ناوی مێژووی موسڵمانانیان لێدەنا ناوی سوورەتە قورئانیەکانیان لێدەنا ناوی ئەو چەمکانیان لێدەنا کە ئیسلام بۆ حقیقەتی کار لە پێناوی مرۆڤ دایناوە ئەگە بیر بکەیتەوانی ئەو چەمکانە هیچ کاتێک بەو شێوە نیەکەوە شێوێنراوە بۆیە بە ناوی ئەنفالەوە بە هەموو شێوازێک ڕەت کراوەتەوانێ ئەوان تەنها بۆ شەرعیەتدان بووە بە زوڵم مستەمەکەی خۆیان بەڵام دوجار الحەمدولله ئێستا خەڵکی حاڵی بووە خەڵکی تێگەشتووە میلەتی کوردی ئێمە ڕۆشنبیرەکانمان هەموو لایەک دەزانین ئەوەی کەوا دەسەڵاتداران بە تایبەتی لە سەردەمی سەدامی گۆڕ بە گۆڕە ئەنجامی دەدا دەتوانێت وەکو بڵێ سەربازەکانی ناو دەنا بە ناوی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوڵانی پێغەمبەری خوا زۆر دوور بوون لەوە بەڵکو هاوڵانی پێغەمبەری خوا ئەهلی عەدالەت بوون و هەروە ئەهلی ئینساف بوون خەڵکانێ بوون کە چوونەتە هەر شوێنێک غەیری دادپەروەری هیچ شتێکی تریان لێ چاوەڕێ نەکراوە بەڵێ مامۆستا تەوەرەکەی ئێمە مەترسی زوڵم و زۆر لە ژیانی مرۆڤدا ئەپرسین ئەو مەترسی کە بۆ هۆی زوڵم و زۆرەوە ڕوبەڕووی مرۆڤەکان ئەبنەوە و مرۆڤەکان لی ئەترسن کامەیە ئەو مەترسیە وەڵا بێگومان مەترسیەکان زۆرن یەکێک لەو مەترسیانە بریتە لە ناوچوونی گەلان یەکێک لەو مەترسیانە بریتە لەوەی کەوا غەزەب و تووڕەبوونی خوای پەروەردگار بەهۆی زوڵم و ستەمەوەیە یەکێک لەو مەترسیانە ئەوەتانێک کە بەڕاستی یعنی خەڵکی بێبەش ئەکرێن لە مافەکانی خۆیان ئەم زوڵم و ستەمە سەر ئەکێشێ بوو ئەوەی کەوا پەردبوون و پەرتەوازەیی لە نێو تاکەکانی خەڵکدا لە نێو خێزانەکاندا لە نێو کۆمەڵانی خەڵکدا بەگشتی ڕوو بدا سەر ئەکێشێ ئەم زوڵم و ستەمەی بوو ئەوەی کەوا زاڵمان و ستەمکارانی تر دوژمنانی تر خەڵکانێکی تر کە تەماحیان لە خاکی ئێمەدا هەیە کە تەماحیان وەکو بڵێ لە سەرۆت و سامانی ئێمەدا هەیە ئەو کاتە بیر لەوە ئەکەنەوانێک کە بێن خاکمان داگیر بکەن بێن پەرتەوازەمان بیکەن بێن ئەوەندەی تر وەکو بڵێ وڵاتمان تێک بدەن لەبەرەوە ئێمە زەرەرەکانی لە ڕووی دنیاییەوە دەبینین بە چاوی خۆمان کاتێک کە وڵاتێک دەبینین دەسەڵاتێک دەبینین زوڵم و ستەم دەکات عاقیبەتی ئەو وڵاتە بەرەوکوێ دەچێت ئایا ئەو وڵاتانەی کە زوڵم و ستەمیان تێدا دەکرێت وڵاتێکی پێشکەوتون بێگومان نەخێ وڵاتێکی دواکەوتون لە چاو وڵاتەکانی تر ئەو وڵاتانەی کەوا زوڵم و ستەمیان تێدا نیە دادگەریان تێدا هەیە ئایا وڵاتێکی پێشکەوتونین بێگومان بڵێ لە ڕووی قیامەتیشەوە لە ڕووی قورئانەوە ئەبێ بزانێکین عاقیبەتی زوڵم و ستەم ناچێتە سەر بۆ دنیای کەسەکە کە زوڵم و ستەم دەکا و هەروەها لە قیامەتشا بە هەمان شێوە خوای پەروەردگار تۆڵە لە زاڵمان و لە ستەمکاران دەسێنێت بۆیە ئەو زوڵم و ستەمە ئیتر بە کوشتن بێ بە لێدان بێ بە خواردنی مافەکان بێ بە بێ بەشکردنێ لە مافەکان و هەروەها سەرکوتکردن بێ سەجنکردن بێ چەوساندنەوە بێ هەموو ئەمانە لە چوارچێوەی زوڵم و ستەمدا خوای پەروەردگار زۆر جار مۆڵەت ئەدا بە زاڵمان و ستەمکاران هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکا دەفەرمێ إن الله ليملي للظالم حتى إذا أخذه لم يفلته مۆڵەتی تێدا بۆ پێدا با بڕوا زوڵم و ستەم بکە بەڵام هەچ کاتێکە گرتی لە ڕاستیە خوای پەروەردگار سەختگیرە وا دەیگرێ سێرەکەی عەرش و تەخت و بەخت و هەموو شتەکانی لە ناو دەبات و هەروەها بۆ جارێکی تر لە مێژووا دەیسڕێتەوانێ ئێمە نمونەمان زۆرە نمونەی تونس نمونەی میسر و هەروەها نمونەی لیبیا کاتێک ئەو خەڵکە زوڵم و ستەمی لێ دەکرا
ئەو هاوڵاتیانی ئەو وڵاتە لە قۆناغێکی زۆر سەختە لە دۆقێکی زۆر سەختە دەژیان بۆیە ئەنجامەکانی زوڵم و ستەم لە پێشا دەگەڕێتەوانێ بۆ خودی زاڵمەکە خۆی چ لە دنیای خۆیدا وهروها چ لە قیامەتی خۆیدا پاشان ئاساری زوڵم و ستەمەکەی دەگەڕێتەوانێ بۆ ئەو خەڵکێکەوە ئەم زوڵم و ستەمی لێ دەکا بۆیە پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم لە فەرمودەیەکدا دەفەرمێ اتقی دعوة المظلوم بترسە لە دوعای خەڵکی ستەم لێکراو چونکە فإنها ليس بينها وبينه وبين الله حجاب لو كما قال لنيوان أو لنيوان خوي پروردگارە پەردە نییە لەبەرەوە ئەم زوڵم و ستەمە ئەگەر بەردەوام بێت خوای پەروردگار ساتێ لە ساتەکان لەسەری دێتە جواب و ئەو زوڵم و ستەمە لە ناو دەبا زاڵمەکە کۆتایی پێدێن بەڵێ مامۆستا هەمیشە مرۆڤ دوعا بکە نەستەم لێکراوێ نەستەم کار بەڵام لە نێوان هەردووکیانە هەمیشە گەر ستەم لێکراوێ زۆر باشترە یعنی ستەم لێکراوی لە بەرامبەر ستەمکاریە وەکۆڵە شەهادەی ڕێزە مرۆڤ چۆن وا لە خۆی بکە ئەم شەهادەی ڕێزە لە دەست نەدا و کاتێککە خۆشی بووە دەسەڵاتداریان خوای گەورە دەروی خێی لێکردەوە لە ستەم لێکراویەوە نەچێ بەرەو ستەمکاری و ئەمیش وەکو ئاغاکانی بەر لە خۆی بێتە کەسێکی جەلات وەکوڵێ قامچی بەدەست و بێتە جەلات بۆ گیانی خەڵکی وڵا ئینسان لا تظلیمونە ولا تظلمون ئینسان هەمیشە هەوڵ بدا بۆ ئەوەی کەوا ستەمکار نەبێت چونکە هەمیشە ئەو خەڵکانی کەوا ئەگەر بتەوێت ئەمە لە بەرچاو بگری دەبێت عاقبەتی ئەم زوڵم و ستەمە هەمیشە لە بەرچاو تا بێت عاقبەتی دادگەری بەرەوکوێت دەبا عاقبەتی زوڵم و ستەم بەرەوکوێت دەبا عاقبەتی زوڵم و ستەم لە ژیانی تاکدا لە ژیانی کۆمەلگادا هەمیشە دیارە لە دنیادا لەوەی کەوا سەرشۆڕی ڕۆژە لە ڕۆژان لەسەر دەستی ئەو کەسانی کە زوڵم و ستەمەکەیان لێکراوە واروها بە هەمان شێوە لە ڕۆژی قیامەتیشا خوای پەروەردگار بێگومان زاڵمان و ستەمکاران ئەلا لعنة الله على الظالمين لعنەتیان لێ دەکا و لعنەت لێکراون هەمیشە ئەو کەسانی کەوا ئەگەر هات و خوا نەخواستە ڕیزی ستەمکارانیان هەڵبژاریا وەکو مەیلیان بەلای زوڵم و ستەما بوو ئەوە لە بەرچاو بگرن لەوەی کەوا خوای پەروەردگار ئینتیقامیان لێ دەسێنێ ئینا من المجرمین منتقیمون ئێمە لە تاوانباران تۆڵە دەسێنین وسيعلم الذين ظلموا أي منقلب ينقلبون ئەوانەی کەوا زوڵم و ستەمیانێ کابێتانی ئێمە لە نێوان زاڵم و ستەم لێکراوە وەکو جەنابت فەرموود شەهادەی ئێمە با ستەم لێکراو بێ بەڵام بە معنای ئەمە نییە کە ئێمەش وەکو مەظلوم وەکو کەسی ستەم لێکراو بێدەنگ بین لە ئاس ستەمەکەدا مرۆڤ چۆن بێدەنگ نەبێت لە ئاس ستەمەوە چۆن ڕوبەڕووی ستەم و زۆرداری بێتەوە خۆی لە ستەم لێکراوی ڕزگار بکە دەبێ ئێمە بۆ ئەمە چەندەها وسیلە و هۆکار بگرینە بەر پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم دەفەرمێت انصر أخاك ظالما أو مظلوما تۆ براکەت سەر بخە ئەگەر ستەمکار بوو یا وەکو ستەم لێکرا بوو وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە ستەم لێکراوەکەیە دەزانین لەوەی کەوا چۆن ئێمە وەکو بڵێ دیفاعی لێ بکەین بۆ ئەوەی کەوا ستەمی لێ نەکرێت ئەی باشە زاڵمەکە چی بکەین فەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێوە دەستی بگرن هەوڵ بدەن حاڵی بکەن تی بگەێنن بۆ ئەوەی کەوا زوڵم نەکات و هەروەها بێتەوە سەر ئەو ڕێگەی کەوا ڕێگەی عەدل و دادگەریە بۆ ژیانی خۆی خودی مرۆڤ بۆ منە ئێستامە پێغەمبەری خوا ساسم بە کەسی سێمە فەرمێ ئەگەر ستەمکار و ستەم لێکراوێکت بینی تۆ یارمەتیەر دووکیان بگە ستەمکارەکە بگێڕەوە ستەم لێکراوەکەش سەرخە بەڵام ئەو کەسەی کە خۆی وەکۆڵێ ستەم لێکراوە خۆی لەژێر سەقفی ستەم لێکراویە خۆی ئەبینێتەوە خۆی چۆن لەژێر ئەم سەقفا ڕزگار بکە خۆی بەرێتەوە بۆ وەکۆڵێ لەژێر دەستەیی و زەلیلی خۆی ڕزگار بکە ئێمە دەوک ئەو کەسانی کەوا زوڵم و ستەمیان لێ دەکرێت ئەبێ ڕێگای هەڵسانەوە بگرنە بەر ئەبێت ڕازی نەبن بۆ زوڵم و ستەمی کەوا لیان دەکرێت هەر وەکو پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم باسی کۆمەلگامان بۆ دەکات کۆمەلگا بۆ ئەوەی کەوا زوڵم و ستەمی لێ نەکرێت دەفەرمێت ئەمە خاڵی هاوبەشە لە نێوان تاکەکانە ئەمە مەسئولیەتێکی گشتگیرە مەسئلەکە لەسەر ئاسی تاگ نییە لەسەر ئاسی کۆمەلگایە لەسەر ئاسی دەسەڵاتدارە لە فەرمودەیەکی صحیحدا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم نمونەی ئەوانەی کەوا دینی خوای پەروەردگار ڕادەگرن نمونەی ئەوانەشی کەوا دەیانەوێت وەکو بڵێ تەجاوزکەن بۆ مەسەلەی حدود و دینی خوای پەروەردگار وەکو نمونەی کۆمەڵ خەڵکێک واتانێک کەوا کەشتێکیان گرت بێت هەندێکیان سەرەوەیان بەرکەوێت و هەندێکیان خوارەوەیان بەرکەوێت ئەوانەی کەوا لە خوارەوەن بیر لەوە ئەکەنەوانی هەمیشە ئەبێ بچنە سەرەوانی بۆ ئەوەی کەوا ئاو بێنن بیخوانەوە دواتر بیریان بە خەیاڵیان نادێ دەڵێن ئێمە حەق وایە لە لای خۆمان کونێک بکەینە کەشتیەکە بۆ ئەوەی کەوا ئەوەندە ئازاری ئەوانەی سەرەوە نەدەی پاشان پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر ئەوانەی سەرەوە وازیان لێ بێنن ئەم کونەی تێ بکەن بێگومان خۆشیان و ئەوانی چیە بن لە ناو دەچن بەڵام ئەگەر هات و دەستیان گرتن نەیانیشتن حاڵیان کردن پێیان وتن کاکە ئەمە زەرەر و عاقیبەتەکەی
لە پێشا بۆ خۆتانە دواتر بۆ ئێمەیە ئەو کاتە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم نەجەو و نەجەو جەمیعاً هەم ئەوان ڕزگاریان دەبێت و هەروە هەم ئەمانیش ڕزگاریان دەبێت. بەڵێ مامۆستا کورد قسەیەکی ئەڵێ پەتی ستەم لە ئەستوریا بچڕێ. ئایا ستەمکردن سنووری بۆ هەیە کەسی ستەمکار سنوورێک هەیە بیگێڕێتەوە تا ئەوێ بتبڵێ بەسە یام بۆ من هەر سەرکەشانە ئەڕوا هەتاوەکو خۆی خاتە نێو وەکۆڵێت چاڵە یام خۆی بە هەلاکەت و تیاچوونە بە. وڵای ئەوەی کەوا لە تەجروبەی ژیاندا ئێمە سیرمان کردبێت و هەروەها لە مێژوودا خوێنمەتەوانێ هەمیشە زاڵمان و ستەمکاران ئەگەر نەگەڕابێتنانێ بۆ لای خوای پەروردگار سنوورێکی دیاریکراویان نەبووە بۆ ئەنجامدانی زوڵم و ستەمەکەیان چیان پێکرابێت درێغیان نەکردووە. بۆیە بەڵام ئەگەر هاتوو گەڕابێتنەوە بۆ لای خوای پەروردگار تۆبەیان کردبێ پەشیمان ببێتنەوانێ بێگومان خاڵی وەرچەرخانیان لە مێژووی خۆیان و لە ژیانی خۆیانە تۆمار کردووە. بەڵام ئەگەر هاتوو ئەم هەنگاوەیان نەنابێت ئەوە سنوورێکی بە قەنەعەتی من سنوورێکی دیاریکراو نییە لە بەردەم کەسی ستەمکارە بەردەوامە لەسەر ئەو زوڵم و ستەمەیەوە دەستی داوەتێ کە عاقیبەتەکەی بلەوە خۆی لە ناو دەبا پاشان خەڵکێ لەسەر دەستی ئەمدن. بەڵێ مامۆستا زۆر جار هەر لە نێو جەماوەری ستەم لێکراوانە کۆمەڵێک خەڵک هەن وەکوڵێت چەپڵە هەر بۆ ستەمکارەکەی خۆیان لێدەن لە کاتێکا ستەم لەمانەکە مەعاش لەمان ئەبڕێ بۆ منە ئەمانە چەوسێن تۆیان خاتە زیندان کە چی هەر چەپڵەیان بۆ لێ ئەدا و مەیلیان وەکۆڵێ مەیلی بەلاەکەن مەیلیان بۆ ستەمکارەکەیە. جەنابەت بۆ ئەمە چی ئەڵێ؟ وەڵام من بەداخەوە ئەوەی کەوا دەمەوێت لێرادا بێڵم سەبارەت بەم پرسیارە ئەویش ئەوتانی کە ئەبێ بزانێکی زاڵمان و ستەمکاران بەتەنها خۆیان زوڵم و ستەمیان پێ نەکراوە. زاڵمان و ستەمکاران هەمیشە کۆمەڵە خەڵکیان لە دەوروبەردا بووە کەوا زوڵم و ستەمەکەیان پێکردووە و بوونەتە یاریدەدەر بوونەتە هاوکاریان وەکوی کە ئیبن تەیمیە بە سەربازەکەی وت. بەڵێ بەتەئکید بۆیە خوای پەروردگار لە تەوجیهێکی قورئانیا بە ئێمە دەڵێت ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار ولا تركنوا زانان بما دفرمن الركون الميل والمحبة والسكون فرمون الركون بريتي لوي كوا كسك ميلي هبيت خوشويستي هبيت وهروها ضلي بلاي أو اشتابيت أجر هاتوا كسك أميكر ولا تركنوا إلى الذين ظلموا يعني إيوة ميلتها النبي خوشويستينها النبي بلاي أوانيك وظلم مستمعا كدوا حسني بصيق سيكي جواني فرميت جعل الله هذا الدين بين لاءين خواهي فرقان أم ديني لبين دو لا يداناوا لا ولا تضغوا لا ولا تركنوا ولا تضغوا تضغوا سركشي مكان ظلم مستم مكان خرافة مكان ولا تركنوا جواتا ايوه ميلتان بلاي ظالمان مستمكاران النبيت بويا بداخوا ايما دبينين زور جاد صلاة داران اواني كوازياتر مەیلیان بۆیان هەبووە خۆشەویستیان بۆیان هەبووە بۆ نمونە لە دەنگدانا پشگیریان لێکردوون و هەروەها پاڵپشتیان بوون لە هەموو کات و ساتێکدا ئەمان زیاتر ڕەواجیان بە زوڵم و ستەمەکەی خۆیان داوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکا دەفەرمێت ڕۆژگارێ دێتە پێشەوانێ یەکون ئومەراء یەغشاهم غەواش ئەو حەواش من الناس کۆمەڵە ئەمیر و کاربەدەسانێک دەبن لە نێو موسڵمانانە خەڵکانێک دەبنە چۆن دەڵێ حەوشە و پەرژینیان حوشو برجيان فيظلمون ويكذبون أمان الظلم دكن وهروها دروج دكن فمن دخل عليهم فصدقهم على كذبهم وأعانهم على ظلمهم فليس مني ولست منه على هركس يبشي بولايان أوان ظلمكن دروشكن هركس يبشي بولايان بروايان بيبكا بدروكانيان وهروها يارمتيان بدا وأعانهم يارمتيان بدا لصر ظلم مستمكان أفرمي بيغمبري صلى الله عليه وسلم أولا مني وهروها منيش لونيم بلام ومن لم يدخل عليهم هركس ينشت اللايان ولم يعينهم على ظلمهم يارمتيشان ندى لصر ظلم مستمكان فهو مني وأنا منه أفرمي من لهم وهروها أبجل منه بويا سفياني الثوري كان في كاتك كابرايك خياط ديت لاي دفرمي قربان من جلب سلطان دورم إني أخيط ثياب السلطان جلي بودا دورم هل أنا من أعوان الظلمة أي من يكيكم لداري ددراني ظالمان واستمكاران لو لام دا سفياني الثوري في دليت بل أنت من الظلمة أنفسهم تو خدي ظالماني لغيزي ظالمان واستمكاراني بلكو أعواني ظلمة بديتين لو كساني كوا من يبيعون منك الإبرة والخيوط أوانا كوا درزي كبتو دفروشن كدرز وكبتو دفروشن أمية أعواني الظلمة بويا مكحولي دي مشقي قسيكي جواني هي ضلي روجي قيامت دا بانكري بانك دكات ضلي أين الظلمة وأعوانهم كوا ظالمان واستمكاران وهروها ياريد درانيان ألي هر هميان كودا بنواني أوي كوا قلميكي بودا دابيتن
ئەوەی کەوا مەرەکەبەکەی بۆ حاضر کرد بێتن ئەوەی کەوا وەرەقەیەکی بۆ ئامادە کرد بێتن بە عنوانی مستەلەحی ئەمڕۆ ئەوەی کەوا دەنگی پێدا بێتن ئەوەی پێشگیری دەنگدانی کرد بێتن ئەوەی کەوا دەنگی بۆ کۆکردمێتنەوانی ئەوەی کەوا باشەکانی بە خراپ پێناسە کرد بێت و خراپەکانی بە باش بۆ پێناسە کرد بێتن ئەفەرمی ئەم پیاوە حەق هەمیان خوای پەروەردگار دەیانهێنێ پاشان لە ناو تابوتێکی ئاگری ناکۆیان نەکاتەوانێ ثم يقذفون في النار فڕێ دەدرێن لە ناو ئاگری جەهەنەمەوە بۆیە دەردی کوشندە لێرەدا بۆ ئێمە بۆ میلەتەکان بۆ گەلەکە زۆر جار کە زاڵمان و ستەمکاران تەمەنێکی زیاتریان هەیە بریتە لەوەی کەوا خەڵکێک مسلمانە ئەهلی مزگەوتە ئەهلی نوێژ و ڕۆژووە خوای پەروەردگاری خۆشەوێ پێغەمبەری خوای خۆشەوێ بەڵام لە ڕاستیدا نازانێ بووەتە پاڵپشتێک بۆ زاڵمان و بۆ ستەمکاران ئەو زۆر مستەمەی کەوا ئەمڕۆ لە کوردستانی ئێمەدا دەکرێت پێشتر و لە ماوەی ئەم 26 ساڵەدا بە پشتیوانی کێ کراوە بە پشتیوانی ئەو جەماوەرە کراوە بە پشتیوانی ئەو خەڵکە کراوە ئەگەر ئەو خەڵکە بزانێکن ئەوە زاڵمان و زوڵم و ستەم لە وڵاتەیە هەیە مافی ئەو خەڵکە پێشێر دەکرێت بەسەرەت و سامانی ئەو خەڵکە بەهەدەر دەگرێت ئەوەتانێت چەندەها کێشە و مشکیلە و ناڕەحەتی و ئەمانیان هێناوەتە ناو ئەم میلەتەوە بیر بکاتەوانی ئەمە کێ کردوێتی ئەبێ بێتەوە بەخۆیان لە مەسئلەی دەنگدانێکە تا بژگیرێک لێینەکە بۆ ئەوەی کەەوە ئەوی ژواز بێنێ لەو زوڵم و ستەمەی کە دەسیدا ماسا کەسێک مەیل و خۆشەویستیەکیشی بۆ ستەمکار هەبێ هەر وەکو ستەمکارەکە حسابی بۆ بێگومان مامۆستا خوای گەورە وەتیلکە القوڕا ئەهلەکناهم ئەوە لەو سوورە ئایەتە وەکۆڵێ مەوعید و کاتێکی بۆ لە ناوبردن و بردننی ستەمکاران داناوە ئەم کاتە یا ئەم مەوعیدە بە چ شتێک دێتە دی ئایا بە دوعای ستەم لێکراوان یان بە وەکۆلە جەبەڕوت و ستەمکاری زیاتری ستەمکارەکە بێگومان هەچ کاتێک زاڵمان و ستەمکاران چەندە زیاتر ڕۆ بچن لە مەسئلەی زوڵم و ستەمی خۆیاندا خوای پەروەردگار زیاتر تووڕە دەکەن خوای پەروەردگار زیاتر دیفاعەکە لە مەظلومین وتیلکە القوڕا ئەهلەکناهم لەما ظەلەموا وجعلنا لمهلكهم موعدا ئەلبەتە کاتێکەوە زاڵمان و ستەمکاران لەم سەرزەویدا زوڵم دەکەن خوای پەروەردگار لە کون فەیەکونێکدا لە ناویان نابا حکمەتی پێ هەیە ئایا بحقیقی لە حکمەتەکان ئەوەتانێ ئایا خەڵکی هەر چاوەڕوانی ئەوەن کە خوای پەروەردگار بەڵایەکیان بۆ بنێرێت بێگومان نەخێ ئەبێ ئێمە بزانێکین ئەبێ ئێمە زوڵمان هەبێت ئەبێ ئێمەش دەستمان هەبێت ئەبێ ئێمەش مەیدانیەن بینە پێش تێدا هەبین بۆ ئەوەی کەوا ئەم زوڵم و ستەمە نەمێنێ لەبەرەوە یەکێک لە ناوەکانی خوای پەروەردگار الحەکیمە داناییە خوای پەروەردگار حکمەتێکی هەیە بەوەی کەوا تەمەنێک ماوەیەک دەدا بەم زاڵم و بەم ستەمکارە بەڵام لە ئان و ساتی خۆیدا ئەم زاڵم و ستەمکارە نە جەیشەکەی نە سوڵتەکەی نە دەسەڵاتەکەی نە قووەت و هێزەکەی نە جەماوەرەکەی نە دەنگدانەکەی لە هەندێک وڵاتە بۆ معلوماتی جەنابەت سوڵتە و دەسەڵات بە تایبەتی لە میسرە لە دەنگدانە 99 پۆینتی زۆر جار دەهێنا یاوەکو زەین العابدین سەرۆکی تونس ئەو هەموو زوڵم و ستەم کرد لە خەڵکی مەنعی خەڵکیەکرد لە مزگەوت حیجابی مەمنوع کردبوو فەرمانی کردبوو دەبێ ئافرەتان بەجلی ڕوتەوە وەرزش بکەن چەندەها بڕیاری سەقەتی بۆ خەڵکە دەرکردبوو بەڵام کاتێکەوە وردە مەوعید و کاتی خۆی هات خوای پەروەردگار ویستی ئەم سوڵتە و دەسەڵات و زاڵم و ستەمکارە لە کۆڵ ئەو میلەتە مستەضعەف و چەوساوە بکاتەوانێ لەسەر دەستی کەسێکەوە ناڕزایی دەربڕی و خۆی سووتان سەیرکە شەڕارەیەک بوو شۆڕشێکی زۆر گەورەی لێکەوتەوانی دوجار لە سەرەتای پێش کۆتایی سوڵتە و دەسەڵاتی خۆیدا زۆر هاواری کرد وتی ئەو بڕیار بێت من خۆم چاک دەکەم بڕیار بێ ژیانتان چاک دەکەم بڕیار بێ بڵێم بۆستە هەتاوەکو 2004 دەسەڵات هەتایی نابێت و هەروەها دەیکەنە سیستەمی پەرلەمانی و هەڵبژاردن هەموو ئەمانە دادی نەدا و خوای پەروەردگار لە مەوعید و لە سات و لە کاتی خۆیدا لە ناوی بردو کۆتایی پێێن بەڵێ مامۆستا جۆرەکانی ستەم کامانن وەک ئەزانێت ستەم تەنها یەک جۆر و دوو جۆری نییە ژمارەی زۆرە وەڵات بێگومان مەسئلەی زوڵم و ستەم بە کورتی یعنی ئەتوانین بڵێن زوڵم و ستەم دەکرێت بە سێ بەشەوە بەشێکیان بریتیە لە زوڵمی ئینسان بۆ پەروەردگاری خۆی گەورەترین زوڵمە کامیش بریتێ لە شیرک و لە هاوڵ پەیداکردن بۆ خوای پەروەردگار بریتێ لە کافربوون و باوەڕبوون بە خوای پەروەردگار یا بە درۆستنەوەی پێغەمبەران والکافرون هم الظالمون وخوای پەروەردگار لە سوورەتی لوقمان پێمان دەفەرمێن إن الشرك لظلم عظيم بەڕاستی شیرک و هاوڵ پەیداکردن بۆ خوای پەروەردگار گەورەترین ستەمێکە کەوا دەکرێت بەشی دووهەمی ظلمی ئینسانە ظلم الإنسان لنفسه ئینسان ظلم و ستەم لە خۆی بکە بەچی شوێنی شەهەوات و ئارەزوو بازی خۆی کەوێت شوێنی نفسی سەرکەشی خۆی بکەوێت بە شێوازێ سەیر دەکەی واجباتەکان و فەرمانە خوایەکان فرامۆشەکە فەرمانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فرامۆشەکە و وای لێ دەسێرەکەیت ئانی ئاڵێت بە گوناه و بە تاوان و هەروەها بە سەرکەشیەوە بۆی خوای پەروەردگار فەرمێ وما ظلمهم الله ولكن كانوا
أنفسهم يظلمون خی پەروەردگار زوڵم و ستەمی لەوان نەکردووە بەڵکو خۆیان زوڵم و ستەمیان لە خۆیان کردووە ئەمە بەشی دووەمی جۆرەکانی زوڵم بەشی سێهەمی جۆرەکانی زوڵم بریتە لە زوڵمی ئینسانەکان بۆ غەیری خۆی لە بەندەکانی خی پەروەردگار ئێتە ئەم زوڵم و ستەمە بە باڵ خواردنی بێ ئەم زوڵم و ستەمە بە لێدان بێ بە ژنێودان بێ بە تەعداکردن بێ و هەروەها بە پێشێرکردنی مافەکانی بێ کە چەندەها جۆری هەیە مەسەلا بۆ نمونەیەکی لەو جۆرانە کەسێک زەوی کەسێک داگیر بکات كما فرمودي صحيحي لسر له پیغمبر خوا صلى الله تعالى عليه وسلم يا وكو كسي حق ما في كسي لالايه بلام نايدا ميراثي خوشككي نادا كسي مثلا بلا ميراثي خوشك وهروها كسوكاركي نايدا كسي كريكاري كي جتو بكري بلام حق ما في كريكارك نادا وهروها چندها كسي مثلا بلين بجنيبك بقسيك بأسلوبك زوز وناشرين أمانة هم ظلم مستمر بجداري هي إلى ليدانك لقرتنيك لكشتنيك ده لسدم عثماني كوري عفان أبو معلوماتي بريسو بينراني بريزيش أبو قلابة جريته وأنا لسه سفرك شامم كرت كابرايك بيني هدو دسي قرتابو هدو قاچي قرتابو هدو شاوي كوير ببو وهاوار يكدو ديود يا ويلاه من النار أي لمن لا أجر وتموتشيته وتي من يكيك ملواني كوا بجداري يمكن لروجي الشهيد بوني عثماني كوري عفان رزاي خوي پروردگاري لسربي أغلى لو كاتا داجنكي نائلة بيود بوا أكن لم بياوا أما خليفي بيغمري خوي صلى الله عليه وسلم دل من شقص ليكم ليدا ألا عثمانتي بوازي لنا يعني رزاي خوي لبيت أفرمي واسم لآفرتكنا شقص لكم ليدا عثمان وتي يا ربي خوا هدو دس لنا بقرتين هدو قاتل هدو تشاوي كير بكات وهروها بخاتا أجري شوا دەیوت ئەوە هەردوو دەستەکەم لە دەست داوە هەردوو قاچەکەم لە دەست داوە هەردوو چاوەکەشم لە دەست داوە چاوەڕوانی ئاگر دەکەم لەبەرەوە دەبێ بزانێکین ئەم مەسئلەیە مەسئلەی زوڵم و ستام ماڵ و سەرۆت و سامان کاتێکەوە بە تایبەتی دەسەڵاتداران بە تایبەتتر لەم ڕۆژگاری ئێمەدا کە دەستیان خستۆتە بینە قاقای ئەو خەڵکە دەستیان بردووە بۆ قوتی ئەو خەڵکە دەستیان بردووە بۆ قوتی منداڵێک دەستیان بردووە بۆ قوتی بێوەژنێک بۆ ئافرەتێک بۆ پیرەپیاوێک وهروها بۆستم لێکراوێک چەندەها خەڵکیان بەناحەق تون کردووە لە زیندانەکان چەندەها خەڵکیان بە بێ تاوان گرتووە دۆسی خراپیان بۆ کردوونەتەوانێ چەندەها خەڵ بە ڕۆژی بە نوێژی نیۆڕۆ یاوەکو بە شەو لە پێناوی مەرانێکی سیاسی خۆیانە سەیریکن دەیکوژن ئەمانە هەموو جۆرەکانی زوڵم و ستەمن ئەم زوڵم و ستەمە کۆتایی پێدەهێنرێ سەرڕای قیامەتێکەشی حتا بۆ معلوماتی بەڕێز بەفەرموو ئەگەر ئەو کەسە نوێژکەریش بێ ئەگەر ئەو کەسە ئەهلی عیبادەت بێ ئەگەر ئەو کەسە ئەهلی دینیش بێ ئەگەر زوڵم و ستەم دکە خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە تۆڵەی ئەو شتەی لێ ئەسێنێتەوانی و با دەبێت زۆرجار نوێژ و ڕۆژ و عیباد و خواپەرستەکەی بە مفلیسی بۆ مامۆستا زۆر خوای گەورەش بڕیاری داوە ئەوەی کە زوڵمە بەرامبەر بە خوای گەورە بەرامبەر بە نەفسی خۆی لەوە چێ بە حەجکردن و بە تۆبەکردنی خوای گەورە لە هەردووکی خۆشە بەڵام لە ستەمکردن بەرامبەر بە مرۆڤەکان یا خواردنی ماڵیان و قەرز نەدانەوەیان خی گەورە هیچ کاتێ لەمە خۆش نایتان ئەگە شەیدیش بێت سوفیانی سەوری ڕەحمەتی خوای لێ بێ زۆر بترسین لە ستەمکردنمان بەرامبەر بە مرۆڤەکان فإن الظلم ظلمات يوم القيامة سوفیانی سەوری دەفەرمێ ئەگەر بگەی بەخوای پەروەردگار حەفتا گوناهت هەبێ لە بینی تۆ خوایە زۆر باشتر و ئەهوەنترێکە بگەی بەخوای پەروەردگار یەک گوناه و یەک خراپەت بەرامبەر بە عەبدی لە عەبدەکانی خوای پەروەردگار کردبێت لەبەرەوەیە چەندەها حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەیە دەربارەی مەسئلەی زوڵم و ستەم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بترسن لە زوڵم و ستەم چونکە لە نێوان مەزلوم و ستەم لێکراودا لە نێوانی خوای پەروەردگارە ئیتر ئەو مەزلومە کوڕەکەی بێ کچەکەی بێ خێزانەکەی بێ براکەی بێ هاوڵاتێکی مەسەڵەن ئەهلی زمانی خۆی بێ عەرەبێ بێ فارسێ بێ هەموو ئەمانە بێگومان دەبێت بزانێکەوە خوای پەروەردگار قبولی ناکە وەروە خوای پەروەردگار عاقبەتی ئەو کەسە تۆڵەی لێ دەسێنێت مامۆستا ئاسەواری و کاریگەریەکانی ستەمکردن لەسەر کۆمەڵگە چییە؟ چه ئاسەوارێکی خراپی دەبێت لەسەر کۆمەڵگە و لەسەر تاکەکان؟ وڵا بێگومان هەر لە سەرەتاشا باسمان کرد عاقبەتێکی زۆر خراپی هەیە وای لێ وردە و دەستی قەومتمانە لە نێوان خەڵکیدا نامێنێ وای لێ ئەو خەڵکانی کەوا زوڵم و ستەم دەکەن خەڵکانە بیر لەکەنەوەکەنەوانی ڕۆژە لە ڕۆژان ڕاپەڕین لە دژیان بکەن وای لێ دێ ڕۆژە ڕۆژان ئەو خەڵکە بە هەموو شێوازێک هەوڵی لابردنی ئەم ستەملێکردنە ئەم ستەمکردنە نەیەڵێت لەبەرەوە ئاثارێکی زۆر خراپی دەبێت هۆی ئاماژەشمان پێکرد لە سەرەتای بەرنامەکەدا پەرتەوازەیی لەتبوونی ڕێزەکانی کۆمەلگا کارەگاتە ئەوەی کەوا ئەم وڵاتە ئیستیقرارێتی تێدا نابێ ئەم وڵاتە خۆشی بەخۆیەوە نابینێ ئەم وڵاتە وای لێدێ بە ئاڵێ بە کێشە و مشکلەکانی خۆیەوە لە جیاتی چارەسەرکردن بیر لە ئەوە کاتەوانی کێشە و مشکلەکانی خۆی مرۆڤ بەر لەوەی بگەڕێتەوە بۆ لای خوا و مەسیری بکەوێتە قیامەت چۆن وەکو ئەڵێ مافەکان بۆ ستەم لێکراوەکان بگێڕێتەوە بۆ نمونە مرۆڤ هێگەی لە کاتی جاهلیەتەکەیە ماڵی کەسێکی دزیوە ئێستا بۆن ڕووی نییە بیباتەوە یام کەسێکی کوشتووە چۆن بۆ منە ئەم قەتڵە لە ئەستۆی خۆی داڕنێت و نەکەوێتە قیامەت
والله درباري وبيغمبري صلى الله تعالى عليه وسلم فرموديك الصحيح ده فيما عند فرمد من كان عنده مظلمة لأخيه من عرضه أو شيء فليتحلله منه اليوم قبل أن لا يكون دينار ولا درهم. أفرمي هر کسی ظلم مستمی برای کلایه کسی کلایه درباره ناموسی باسی کدوه زمی کدوه غیبتی کدوه چالی بول کدوه جاسوسی بسر کدوه خراپی برانبر کدوه یا وکو مال و ثروت و سامانی داگیر کدوه عرضه کی لسندوه پاری کی لسندوه اشتی کی لدنیایی داگیر کدوه أفرمي بله بهتانی کی بو کدوه افترائی کی بو کدوه أفرمي پیغمبری خدا صلی الله علیه و سلم با امرو بچه گردنی خوی پی آزاد کا پیش اوی کوار روزه دیت پیش وک قیامته نه دینار هی لزیاتی بیدا نه درهمیشی هەیە ئەگەر هاتووە فەرمێت چاکەی هەبوو لە ڕۆژی قیامەتە لە جیاتی دینار و درهەمەکە ئەفەرمێت لە چاکەکانی دەسێنن ئەگەر هاتوو لە چاکەکان دەری نەهێنا بەرامبەر بە جنێ و بەرامبەر بە خراپە بەرامبەر بە زوڵم بەرامبەر بە خوێن ڕشتن بەرامبەر بە هەڵبەستنی مەسەلە تاوان و گونا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خراپەی ئەو کەسانی کەوا ئەم زوڵمی لێکردوون ئەم ستەمی لێکردوون لێیان دەسێنن و ئەیدەن بە کۆڵی ئەمدا پاشان کۆڵی ئەم قورس ئەبێ پێغەمبەری خوا فەرمێ ثم طرح في النار فڕێدە ناو ئاگری جەهەنەمەوە. لەبەر ئەوە ئەگەر هاتوو کەسێک ستەمێکی کردبوو خراپەیەکی کردبوو پێی نەزانی بوو کە ئەوە حرامە ویستی تۆبە بکات و گەڕێتەوە بەلای خوای پەروەردگار با بەردەوام بێت لە تۆبەکەی بەڵام چەندە گونجە ئەگەر فیتنە و خراپەی گەورەی لێنە ئەبوانێ ئەوە با بچێ ڕێگەیەکی ئوسولی بگرێتە بەر بۆی کەوا حەق و مافەک گەڕێتەوە بۆ ستەم لێکراوەکە پێش ئەوەی کەوا قیامەت بێت. مامۆستا چارەسەری ستەم و زۆرداری لە کۆمەلگا چۆنیە چۆن ستەم لە کۆمەلگەکەمان بنبڕ بکەین و چارەسەری بکەین؟ وڵاتێکی لە چارەسەرەکان ئەوەتانێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر باسمان کە ئەوەیە کە ئێمە هەوڵ بدەین دەست بدەین بۆ گۆڕانکاری. ئێمە هەمیشە وەکو بڵێ ڕۆڵمان هەبێت لە مەسئلەی گۆڕانکاریدا کاتێکەوا دەبین زوڵ مستەم لەناو کۆمەلگادا دەبێت ئەبێ ئاگادار بین ئێمەین ئەبێ ڕۆڵمان هەیە لە گۆڕانکاریەکەدا کە پێغەمبەری خوا صلی الله تعالى عليه وسلم لە شوێنێکا دەفەرمێت إن الناس إذا رأوا المنكر فلم ينكروه أجر هاتوا خلقي خرابيان بيني وبلام وقت لينان دقوري دسيان بونا برد يوشك أن يعمهم الله بعقابه خوي برودقار سزاي خوي دنياري بويان وإذا فرموا واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة إيو بتسن لآشوبيك بيت الرقتان تنها ظالمان والسمكاران نقريتواني بويا علاج وشارسر لحديثكي في غمي خويا صلى الله عليه وسلم كفرمي انصر أخاك ظالما أو مظلوما أوي كواستم ذكراوة إيمن نيلين ظلم مستميل بكري وهروها أوشي كواستم كهرة واستم دكات أبي إيمة دسي بقرين نيلين استم بكا وبردوان بي لو استمي كوا دسي دعوتي أما بشكل لو شار ساراني كفي غمري خاص صلى الله عليه وسلم أما جيبي زور جاروا أزانين استم تنها كيميا باران وأنفال وزين دبتشالا لكاتێکا پێچێ ئەو کەسەی کە کیمیاباران کراوە و ئەنفال کراوە ئینشاڵا پلەی شەهیدیانە بێ بە تایبەتەوانی میلەتی کورد لە کاتێکا بووە لەوە چ لە کاتی سوژدە و نوێژ و قورئان خوێندن نابوو بێ بەڵام سەیرەکەی کۆمەڵێک دەسەڵاتدار هاتوون وەکو ئەڵێ قوتی ئەم میلەتەیان بڕیوە ژیانی ئەم میلەتەیان تاڵ کردووە شیری منداڵیان بڕیوە معاشی بێوەژن و نازانم کەمەندامیان بڕیوە وەکو ئەڵێ بەهۆی ئەم فەقیریەوە خەڵکیان بەرەو کوفر و بێدینی و تەنانەت ناشکریش بردووە. ئەم جۆرەی ستەمکردن چییە کە بۆمنە وەکوڵێ چەکێکیان بەدەستەوەیە بۆ بڕینی معاشی خەڵک بۆ موچەی خەڵک بۆ قوتی خەڵک. بڵێ مەسئلەی ستەمکار لە ڕاستیدا پێناسەیەکی تایبەتی نییە و هەروەها زمانێکی تایبەت نییە بۆ خەڵکێکە بیکە. زاڵم و ستەمکار هەر ستەمکارە ئەگەر کورد بێ ئەگەر عەرەب بێ ئەگەر فارس بێت. ئەگەر لە ڕۆژگارێکدا ئێمە عەرەب زوڵمی لێکرد بێتین فارس زوڵمی لێکرد بێن تورک زوڵمی لێکرد بێتین دەسەڵاتێک وەکو سوڵتە و دەسەڵاتێک زوڵمی لێکردوین لە لای ئێمە زوڵ مستەم هەر زوڵ مستەمە ئەم زوڵ مستەمە بە وێرانکردن بوو بێت بە کوشتن بوو بێت و هەروەها بە نانبڕین بوو بێت بە هەرچێک بوو بێت لە سەردەمی نوێی خۆماندا با فۆرمەکان گۆڕا بێ با چەمکەکان گۆڕا بێ با شێوازەکە گۆڕا بێت بەڵام لە نەزەری ئێمەدا زوڵ مستەم هەر زوڵ مستەمە. ئیتر ئەو زوڵ مستەمە ئەگەر ڕۆژگارێک حیزبی بەعس ئێمەی کوشتووە 182,000 ئەنفالی لێ کردوین و هەروەها کیمیابارانی کردوین چەندەها خەڵکی لێ شەهید کردوین چەندەها منداڵی کۆرپەی لە ناو بێشکەکەیدا وەکو بڵێ لە ناو بردووە چەندەها پیرە پیاوی کوشت چەندەها پیرەژنی کوشت ئەو زوڵ مستەمە ئەوە پێی دەوتێت زاڵم مستەمکار بەڵام کاتێ کە دەسەڵاتدارانی ئێمە دەبێ بیرکەنەوانێ جارێ دەبێ ئێمە بپرسین یاوەکو هەمومان بڵێن ئێمە بۆچی ڕاپەڕینمان کرد ئێمە بۆچی وەکو بڵێ ڕاپەڕین بەرامبەر بەچی ڕاپەڕین
ڕاپەڕینی ئێمە دەرەنجامی ئەو زوڵم و ستەمە بوو کەوا حیزبی بەعسی فاشی لە سەردەمی خۆیدا کردی کاتێکیش کەوا ڕاپەڕیوین کاتێکیش کە خەباتمان کردووە کاتێکیش کە ئینتیفاڵەمان کردووە کاتێکیش کە قوبڵمان نەکردووە بۆ ئەوە نەبووە کەوا زاڵم و ستەمکارێکی تر بە شێوازێکی تر بە نەوعێکی تر بێجارێکی تر سەر لە نوێ ببێتە تەواوکاری زوڵم و ستەمەکەی ئەگەر زوڵم و ستەمەکە لەو ڕۆژگارەدا کوشتن ببێت ئەمڕۆ زوڵم و ستەمەکە لە دەستبردنە بۆ قوتی خەڵک ئەمڕۆ زوڵم و ستەمکردنەکە بێبەشکردنی ئەو خەڵکە لە مافە سەرەتاییەکانی خۆیان ئەم وڵاتی ئێمە دەوڵەمەندە ئەم وڵاتی ئێمە وەکو بڵێ ماڵ و سەروەت و سامانێکی زۆری هەیە بەڵام کاتێکەوە دەسەڵاتداران دەستیان بەسەرداگرتووە و هەروەها نایدن بەو خەڵکە ئەمەش ئەو پڕی زوڵم و ستەمە ئەمەش وەکو بڵێ ناچێت خانەی ئەوەی کەوا بڵێن مادەمە کونێ کووردە ئیتر ئێمە بێدەم بین لە سەریقەی ناکە هەندێک بەداخەوە ئەوە دەڵێن ئەڵێ مادەمە کونێ کووردە کێشەی نیە زوڵمەکەی ئەجاو زوڵم و ستەمە هەر زوڵم و ستەمە وەکو مەڕوو گورگەکەی لێدێ کاتێک کە ڕزگاری دەکات لە دەستی گورگەکە بەڵام دواتر کابرا کاتێک کە دەوێت مەڕەکە سەر ببڕێت پێی زۆر بە قورسی و بە توندی دەخاتە سەر ملی مەڕەکە دەڵێ وەڵا شەڵا گورگەکە بیخوادمایەوەکو تۆ بۆ تونند و تیژێ مامەڵام لەگەڵا دەکەی ئێمە ناوێ بگەڕینە بۆ مامۆسەیان کۆتا پەیامت چیە کاتی بەرنامەکەم تەواو کۆتا وتەی بەڕێستان وەڵام من سوپاسی جەنابت دەکەم دەڵێم عاقبەتی زاڵم و ستەم عاقبەتی زاڵمان و ستەمکاران هەر کۆتاییە ئێمە مەیوس نەبین بێتاقت نەبین ولا تەیئەسوا من ڕەوحی الله وەبزانێکین ئەگە بمانێ ئەم کوردستانەمان ئاوەدان بێت بە عەدالەت و بەدادپەروەری ئاوەدان دەبێت بۆی هیوادارم دەسەڵاتدارانی ئەم وڵاتە بە خۆیان بێنەوانێ و لە جیاتی ئەو زوڵم و ستەم و بێبەشکردنی ئەو خەڵکە لە مافەکەی خۆیان مافەکانیان بۆ بگەڕنەوانێ و عەدالەت و دادگەری بەرپا بکەن لە ناو کۆمەڵگادا بۆ ئەوەی کەوا هەمووان پێکەوە بۆ پەڕی بەختەوەری ئینشاءڵڵا ژیانمان بەڕێ بکەین مامۆسەیان زۆر سپاس بۆ بەڕێز بینەرانی بەڕێز لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ